کەمتر لە 2 ساڵ سەرۆک دانڵد ترامپ بەشێکی گرنگی میراتەکەی باراک ئۆبامای سڕیەوە و ئەمریکای لە ڕێکەوتنی ناوچی لەگەڵ ئێران و ڕێکەوتنی کەشوهەوای پاریس کشانەوە و هەندێک لە بڕیارەکانی سەرۆکایەتیش لە بابەتگەلی کۆچبەرانەوە هەتا ستانداردەکانی ئابووری سوتەمەنی هەڵۆشاندەوە. ئێستاش وشاری کۆماری خوازەکان بۆ کۆتایی هێنان بە یاسای چاودێری تەندروستی کە بەنێو ئۆباما دەناسرێت لە دادگایەکی فدراڵدا سەرکەوتووی بەدەستێناوە. ئەمە بڕیارێکی گەورە بوو، بڕیارێکی گەورە. دادوەرێکی فدراڵ لە تێکزاسدا بڕیاریدا داواکاری پارێزەرانی کۆماری خوازی ویلایەتەکە کە دەڵێن چاودێری تەندروستی ئۆباما کە لە یارمەتیەکانی حکوومەتی کەڵگوەردەگرێت و غەرامە دەخاتە سەر ئەوانەی چاودێری تەندروستی کەتی تایبەت ناکڕن نایاساییە. زیاتر لە 2 ملیۆن کەس لە چاودێری تەندروستی ئەوەما کەڵگوەردەگرن کە دەبێتەوەی ئەوە کۆمپانیەکانی چاودێری تەندروستی پارەی زیاتر لەوانە بستێنن کە نەخۆشیان هەیە و خوازیاری خزمەتگوزارین. دموکراتەکان بەو بڕیارە زۆر ناڕازین. پێویستە ئەم بڕیارە پێداچوونەوەی بەسەردا بکرێت. لە هەمان کاتدا کۆماری خوازەکان دەخرێنە بەر ئەم پرسیارە کە ئاخۆ ئەوان بڕوان بە سیستەمی چاودێری تەندروستی گونجاو بۆ هەمووان هەیە تەنانەت بۆ ئەوانەی نەخۆشیان هەیە. ئەمە بابەتێک بوو کە لە هەڵبژاردننی ڕابردوو بە خەڵک گرنگ بوو. زۆرینی ئەمریکایەکان یاسای چاودێری تەندروستی ئۆبامان پێ باش نەبوو کاتێک کاتە بواری جێبەجێکردن، بەڵام ئێستا پشتگیری زیاتری لێ دەکرێت و ڕاپرسیەکان نیشان دەدەن زۆر دەنگ دەردەیانەوێت یاسای چاودێری تەندروستی بپارێزرێت. ڕێبەرانی کۆماری خوازی کنگرە سەبارەت بە بڕیاری دادگا بێدەنگن، بەڵام هەندێک لە کۆماری خوازەکان نیگرانی خۆیان دەربڕیوە. بڕیاری دادوەر زۆر زیاتر لە پێویست بوو ئەو دەیتوانی بڕیار بدات کە بەشی غەرامەی یاساکە وەلا بنرێت و ئەوەی تری وەک خۆی بمێنێتەوە. ئەو یاسایە شتی باشی زۆرە. سەرۆک ترامپ دەڵێت ئێستا کاتی پێشکەشکردنی یاسایەکی نوێ لەم بوارەدایە. ئەگەر دیموکراتەکان و کۆماریەکان هاودەنگ بن، ئێمە چاودێری تەندروستی زۆر کارامە پێکدێنین وەگەوەی لە سەرەتاوە دەبووە هەمان بێت و ئەمەش دەکەین و ئێستا هەلی ئەوەمان هەیە. کۆماری خوازەکان ماوەیەکی زۆر دەڵێن هیچ کەس نابێت ناچار بکرێت چاودێری تەندروستی بۆ خۆی بکرێت و لە ڕێگەی یارمەتی باجەوە دەبێت ئاسانکاری بکرێت لەم بارەیەوە. لە بەرامبەردا دموکراتە پێشڕەوەکان دەڵێن لە داهاتوودا دەبێت چاودێری تەندروستی بۆ هەموو ئەمریکایەکان لە هەرکوێی جیهان بن هەبێت و پارەکەشی دەسەڵاتی فدراڵ بیدا.